ئەو کەسێکەوە لە جیاتی دڵخۆشکردن دڵی دایک و باوکێک باوک و دایکێک کە ئەو پڕی چاکەی لەگەڵا کردووی کەچی تۆ لە کاتی دەسەڵاتە کە ئەو پیر بووە بە ساڵات چووە پێویستی بە تۆیە فرمێسک لە چاوی بێنی بزانی دڵی بە چی ناڕەحەت دەبێ بەوە ئازاری بدەیت بڕواتان هەبێ ئەمەش نایگەیەنێ قیامەت هەر لە دنیادا خوا بە منداڵەکانی خۆت تۆڵە لێ دەکاتەوە ئەمە لاپەڕەیەکە لەگەڵ دایک و باوکتا خۆت دەینووسێەوە جا حەز دەکەیت چی لێ بنووسی بۆ خۆتی بنووسە بەختەوەریت دەوێ منداڵی ساڵحت دەوێ گوێڕایاڵت دەوێ ڕزق و ڕۆزی فراوانت دەوێت چت دەوێ خۆت بینووسە برام بەچی دەینووسی بۆی لەگەڵ دایک و باوکتا دەیکەی چی خراپەشت بۆ خۆت دەوێت بە دەستخەتی خۆت بینووسە بۆی کە لەگەڵ دایک و باوکتا بیکە دوو تاوان هەن خوای گەورە بە عەدل و حیکمەتی خۆی هەر لە دنیادا تۆڵە لە تاوانکار دەستێنێ ئەمە عقوبەیە ئەم دوانەی لێ دەرکە ئەوەی تری عقوبە نین ئەو نەهامەتیانەی کە دێنە ڕێگامان یەکەمیان ستەم دووەمیان عقوق الوالدین ئازاردانی دڵی دایک و باوک شێخ محەممەد حەسان لە کتێبی ئەحداث النهاية ونهاية العالم لە لاپەڕەی 250 أفرمي لقد رأيت بعيني في ميدان عام أناسا مجتمعة في حالة ضوضاء لمصر بوم لقاهدة فرمي بمدو شاواني خوم بينيم يعني ما نقل خلق بيستبه شيخ محمد حسان لكتابي أحداث النهاية ونهاية العالم للا بريد وصوبا والله بمدو شاوي خوم بينيم لقاهرة لنا وندي الشار دا خلق قلب ودنگ دنگ وجاو جاو دروز بوبو خلق يكي زور لشوينك لسر كسي كوبو بونوا من جوگ ئەو خەڵکە نزیک بوومەوە چووم تەماشا دەکەم پیرە پیاوێک دەگریا پیرە پیاوێکی ڕیشسپی سەرسپی زەلیل داماو لەسەر قامەکە لەسەر شۆستەکە دانیشتۆ دەگریا خەڵکەکەش دەوریان داوە وتم ئەوە چییە ئەو پیاوە کێشەی چییە بۆ وا دەگریا ئەو خەڵکە ئەم دەنگە دەنگە چییە وتیان جەنابی مامۆستا ئەوە ئەو کوڕە گەنجە ها کوڕەکەشی لەولاوە دانیشتووە ئەو کوڕی ئەو پیاوەیە والله فریای کەوتین ئەینە هەر باوکی دەکوژ لەسەر دەم و چاو باوکی لەسەر ئەو قیلە ڕادەشێشە ئەڵێ منیش وتم ئەی باشە کەسێک نەبوو جوان تەمبێی کە لێی بدا تەلەفۆن بۆ پۆلیس بۆ ئاسایش بکەن بێن بیگرن ئەم نامەردە کە ئاوا سوکایەتی بە باوکی کردووە ئەڵێ باوکە بە تەمەنەکە کە هەموو سەر و چای بوو بە خوێن و زۆر بە زەلیلی لەسەر جادە ڕاشێشرا بوو وتی مامۆستا تخوا وازی لێ بێنن تخوا تەلەفۆن بۆ پۆلیس مەکەن تەلەفۆن بۆ ئاسایش مەکەن تخوا بەگرتی مەدەن تخوا کەس لێی نەدا هذا دەین ئەنا ئوسەدیدوه ئەمە قەرزە ئەمڕۆ من دەیدەمەوە من قەرزارێ بووم قەرزێکم لەسەر بوو ئەمڕۆ قەرزەکەی خۆم دایەوە لقد ضربت والدي في نفس هذا المكان على وجهه والله چەند ساڵ لەمەوبەر لە هەمان ئەم شوێنەدا لەسەر ئەم شەقامە من باوکی خۆمم لەسەر دەم و چاو ڕاکێشە ئەمڕۆ کوڕەکەم لە هەمان شوێنە لەسەر هەمان شەقام منی بەسەر دەم و چاو ڕاکێشە دەمێک بوو ئەم قەرزەم لابوو زۆر دەمێک ساڵ بوو ئەم قەرزەم لابوو ئێستاوا قەرزەکەم دەدەمەوە تخوا واز لە کوڕەکەم بێنن وازی لێ بێنن تاوانبار نییە من قەرزێکم لابوو قەرزەکەم وەرگرتەوە بۆیە ئەم دوو تاوانە الظلم وعقوق الوالدين ستەم زۆر خۆت پارێزە لە ستەم حتا بۆمان دەکرێت با بەویستی خوای پەروەردگار ستەم لە مێرولەیەک مەکە چ جای مرۆڤێک بە تایبەت ئەگە ئەو مرۆڤە کەسی نەبێ و بێ پشتیوان بێ دووەمیشان ئاگامان لە دڵی دایک و باوکمان بێ